إذا في هاجرين أمير شنك ها؟ أمير دار الدرقابة؟ لا تجرس بين درقايتي عيبة جرستي تقول باب أوا أنا تشي وجرس يبو يا كره باوكا عيب حامة ما باوى الشيء اللي يدرسي من لسك بترسم برمة ناس بوليا أو تو درقاكو كردو يا ساقكا بونا كسكي نجت في لصقك ما ترسيت من لسك ترسم والله بار شيرم دينا ترسم عشان بلاتو تشيرم تروي بيرم تكتي جوان صلاة وليبي بقربان سر سباس بخير بن إيرا مالي فاريا بلا والله بس إيريان كره وتي مالي فاري كتيكي جوان وناس كاني ناشتو بي بلا خومم هاتين بخواز بني بكرة كمان ويلكم أبرن روما أمر خوش روز مو شوري كورة كم أو كتا صجي هي من نواجهك أجابة كل باوكا حامة ولا نواجه بخوان هاروي ولا بردار أنا بخوان هاروي يا خير أخي ولا شوري ولا حيامان أو توزي النصيحتي خشم كر والله توزي بياوبا يا خوا بخير بن زور خوش حال بين بهاتنتان زور سباس والله زور خوشحال من كتيكل بخانوادي كيوكو إيوه بوين الله مبراش إنه بياو مال مالني ها بر والله يا وني ماكس ماكس الله مشنك أما بوك كمان نبو فاري ما توزي برسياي اليوم كم الله كتشيمن والله يداوي لبنا كمن أبي استابرم توزيكي شم هيا ئەگەر مشکلەیەکتان هەیە براژن قسە بکە تازە من نمەکی ئەم ماڵم کردووە لا آخر شتكي من زۆر ضرورة بي استابرم ئەزانی چۆن نابێ من بە غێرە سیرکەن براژن بەخوا سەلامتان لەسەر بۆ کوشم تەلەفۆنێ بکەم پەنجابیا و ئەلۆ بەردرگای ڕیز بێ هەمووی بە ئاربیجی و بیکەیسیەوە من تازە بەشێکم لە ماڵت دە قسە بکەن مشکلەکەتان چییە؟ كرة ميزيت ماكس ماکس میزی هەسم بەل لە قەوم لێرە باوكا ديتو الراو بخوا نەژلم کوڕی خۆمە سیاری خۆی خانی خۆی یەک ماڵی جوانی هێنجە شادی بەرز ئۆی خۆ زۆر چوو بۆ داوای کچ هیچی بەدڵە بوتی vary يا خوا تمن درێژ بێ خۆ ئەو سەروەت و سامانەشی لێ نەسێنێ ئێمە زۆر خۆش حاڵ بووین ئەوەی ڕاستی بێ کچەکەی منیش تاقانەیە زۆر بەناز گەورەم کردووە باوکیشی نەماوە مردووە سەیسە لە خەفەتان مردووە بەڵێ یعنی مەبەستم خەفەتی دنیا ئەمە نەخەفەت زۆرە سێرمەکە زۆر ڕقم لێتە ئەوەی ڕاستی بێ ئێمە خەفەت لە دنیا ناخۆین عینەن ئێمە خۆێمەش خەفەت ناخۆین وەڵام من بایەکە و بەلای گوێماڕە هەر بە خەیاڵمان نایە ئەوە تاژنی ڕێک و پێکە هەمە ئەوە تا کوور ماشەڵا سوورسپی ماش کە ڕقم لێتە ئەمڕۆ بەڵێ باشا دایکی فاریە ئێوە چی داواکەن ئێمە لە خزمەتتان زۆر سپاسانەکەم ئەوەی ڕاستی بێ 75 مسقال ئاڵتون و 200 لیرەی پاشەکی ها چەند؟ 200 ئەخدە زۆرە ئەوە بۆ خاتی خوا کاکە لە گیفای منێتە دەرەوە چۆن شتی وابێ بەخوا ڤارین لەوە زیاتری قابیلە من ڕازیم منيش راضي تۆز ڕاستی؟ منيش راضي ئەی دەما دەمێوە ڕازین هەموو شتێکتان بڕات و کاکە منە ڕۆم بو شوري والله. بخوان هاروي باوكا بو شوري کوڕم سەجیان هەیە باوكا جا ساجيتو شيرة خوان بانغواليا كم تقليبي بخوان هاروي کاکە درۆم کرد بخوان هاروي بينا متومون خوشه ها الله ئەم کوڕم ئولفەتی بە منەوە گرت و ئەمەنەی خۆشەوێم ئەخ براشن دەتوێت تۆزی ویژدانە هەبێت تۆ بووکمانەیەتی یا خانومان پێفرۆشت بێ قەزابی ئەوەی ڕاستی بێ من نەمبیستووە پیاو بێ بۆ مەسلەی ئاڵتون و شت هەر ژنانە لەم کارەیە قساکەن وی دایکی ڤاری دڵنێشێ بەخوا قارێش وا سەحبەت چییە بە سەحبەت وێڵێ براژن ڕاستە ئەو ژنانە مەسلەی ئاڵتونەوانە ژنەی بڕێتەوە بەڵام پارەکە لە گیفانی کێ دەرێتە هی من دەرناچێ ئەمە زۆر خۆشە وەڵا ئێمە هەمومان ڕازین قار تۆش ڕازیت وەڵا من بە هیچ وەڵا ڕازیم ئەی تۆ ڕازی کوڕم تۆ ڕازی نەبی مستەحیلە شتەکە سەر بگرێت باوكا جمنا بيجي راضي بو ئەوە مهم ئەڵێ کەی ماریکێن ئیشەڵڵا ئیشەڵڵا سێ بەیانی ئەی ڕوو بۆ سێ بەیانی با دوو بەیانی بێ خۆ دەزانی ئیشی خێر بازوو ببڕێتەوە اي باوكا جان بقول بان يوريشن بويني خينا بياني خذ زي من دوامي يشي خير يتأسوب كلي باشا جا بۆ هەر نەیخێنە ئەمڕۆ ئێستا ئەمرن نەمێنە نا ئیشەڵڵا ئەیکینە هەفتەی داهاتوو پێنج شەمەکەی چۆنە دە ئیشەڵا سەرەوە خێر بێت یعنی ئێستا تەوا هەموو شتێک کۆتایی هات نەوەڵڵا ئەوە چەندها داواکاری من بوو هێشە داواکارەکانی کچەکەم ماوە باشە بووکەکەمان ڕۆی هەر نەهات و سەگەکە نەیخوارد بێ أنا باوكا قابل تاسا بيسوز الصق زلام خوا ئەی قابلە زەلام سەگی خوارد بێ دەبەسە چەنە بازی
ئەرێ باوکە ماڵا بێ ڕۆحی منی شەبرد کچەکەم ماڵێکی زۆر باشن من هەنێشتم پیان وتووە اینجا بزانم داواکاریەکانی تۆ چییە بۆ ئەوان دایکە گیا منش ڕازیم بەڵام هەنە داواکاری بچووکم هەیە چی دێ بە ساقەوم هەموو شتێکە بۆکەین یەکەم شت ژوورێکی تایبەتمێ بۆ بۆ ماکس باوکە ڕۆستەکەەکە لەگەڵ خۆ تاهێنی ئەی چۆن وەڵام بەبێ ماکس ناتوانم بژیم نانا خانۆکە خوشی گەورەیە ژوورێکیش بۆ ئەو داهانین وەرە بابەشتی وا چۆنە بێت سەگ ژوورێکی هەبێ ئەیلەوە ئەرە باوکە تو بۆ دەداخوری ژارمانەکەی ژووری خۆمە یەمێ یاعی من لێرە کاتوانە مۆزمە بۆ پرسم پێ ناکەنێ بۆ شتێک ناکەم چیم لێرە ناخەمتان نەبێ هەموو کەلوپەلەکانی ماکس منەی کڕم کەلوپە لێو سەگە بێت چی بێت تەشتێکە تۆزێک کایتی و نەختی خۆی بەتە ئێمە ڕازین بە هەموو شتێک بە ساقەوە ئەرە باوکە ژان حامان بە بەخۆ جۆرەکە نانێ لەگەڵ خۆیان سەگێنێ کاوژووی چی تەواو کچی خۆم نەوەڵا جارە سەبارەت بە خواردنی ماکسی چم نەوتووە بۆ خواردنێ و سەگەت چییە ڕۆڵە قاشێ شووتی بەرێت تاوارەی لەسێتەوە ئەمە چییە خوا ئەمە وەکو سەگی دەرەوە نیە ئەم حەزی لە گۆشتی سپیە حەزی لە ڕانی مریشک و حەزی لە ماسی سەلەمۆنە دی بە شەرفم ئەم کوڕمە بینی لە ژیان ماتیەکەی بەس ماسی قوتوی خوارد و ماشەڵا سێ و هەیکە لە سێ و پێستە سپیە ئەرە باوکە بەس حیمان بەرە ببوورەوە تۆزە باوکمە سەعاسفیە لەگەڵەوە شا ماکس پێویستی بە بێرزدەیە بەچی بێرزدەی بێرزدەی چیە تو ئەو خوێ باوکە نازانین بەریزە چییە ناوەڵڵا وڵا خۆمیش نەیزانم مەبەسی ڕۆژی لەدایکبوونی ماکسە یعنی ئەیدی میلات بەڵێ بۆ من نەزانم کوڕەکەم کەی لە دایک بۆ ڕۆڵە نەنە بۆ یەکەین چیتر لەگەڵەوە شامن وا ڕاهاتوون کە ماکس لەگەڵ خۆم لەسەر سفرەکە دانیشێت هێز نییە بتوانێت ئەو سەگە بێنتە سەر سفرە من لەگەڵ سەگە نام خۆم قەیچێکا بە قوربان ڕازین ئەخە من رازی نیم ئەخە من رازی نیم دەوەڵا هەر بۆ معلوماتە بێ لە بینی خۆم و خوشەشا بخەوێت ئۆی کە خۆشە باوکە زۆر خۆشە چی خۆ ئەوەی کەوتی کوورە جوێرە کە دوای بەچکە سەگتانە بێت باوکە ژان تۆ دانی بۆ خۆ منیان وا دەرچێت کوورە دەبەسە مونەرم دەبەسە ژنانی من قوبولی ناکەم ئەمە بە هیچ چی شێوەیە قبوڵ بابە ناکەی؟ پیاوم پێوترێت باوکە ئەم زەواجە قوبوڵ نییە یعنی دەتۆ شەو باوکە ڕازی. لێما وەرە تێک بابە بێت بەسە دەتۆ من باوکە پیاوم پێوتر دەتۆ وەرە مەڕ بەری بەری وەرە شتێک خۆ قایە باش شتێ بخۆی نێرە بڕۆ کوڕە بڕۆ کەس سەلق سەمانەکە باوکە خۆم ڕۆژنەکەم بۆ بێنە باوکە بڕیارم ماوە هەتا سەگ و پشیلە لە وڵاتیا بێ تۆ نابێژن بێنی ئەجە خۆ باوکە بە حسابێ من سوچ کۆڵان سەگ و پشی لە ڕێکاوتم قەژنێنم دەیتر وایە ڕازەوگیان یاخوا بە خێر بێی سەرچاو فەرموەرە ژوورەوە کتێبەکەی شەوقی بۆم خۆشم بۆ هێناویت یاخوا دەستە خۆش بێ وای دەفەرمو باڵڕێنە ژوورەوە دەستەکانە خۆش بە زۆر سپاس ئەبێ بڕۆم و شیرینی بۆ ئازاد دروستکەم کتی یەخوا دەستە خۆش بێ بەخوا ئەی خوێنمەوە بەڵکو ئیشەڵڵا مێردەکەی منیش هۆشی بێتەوە و خۆشەویستی بگۆڕینەوە بەیەکە ئیشەڵا منە بێ ئێستا بڕۆم یاخوا بە خێر بێی دەست و چاو خۆش بێ سپاس بۆ کتێبەکەش ئەرە دەبی کەرەوە ژنەکە ئەمە دوای ئەیکری لە پێ نییە دەسم گیراوە ژنەکە خۆ بە قاچ نایکەبەوە جوانی باشی وەش وا بە خێر بێتەوە یاخوا سەلامەت ئەمەngەم شت بۆ هێناوی ئەمەngەم شت هێناوە ئەو دەمارانم نییە هەمووی کشاوەوەکو لاس دە باشە دانیشە بزانم چی هێنا ئەوە سێ و کیلۆی بە دوو ڕبێ بوو نەیە بە دوو ئەوە پرتەقاڵم بۆ هێناوی دڵەکەم ئەوە مۆزم بۆ هێناوی گوڵەکەم هەنار ئەو هەنارەتی ئەو ناودەمونیە هەموویە بێ بەئاو ئەمەngە خۆشە ئەی هەست ناکەی شتێکە بیرتووە ئەوەی ڕاستی بێ بەلای شەوقی بۆن خۆشە ڕۆشتە یەک بۆنیە هات کە بینی ماسی دادا و ماسیی هەمووی لە خۆ دەچوو ناو قەبارێک جوان وەڵا منیش ماسیەکی سێ کیلۆیم بۆ هێنای ماسی ئەی بۆ نامناسی کچی کاک عاسی ئەڵێم بەلای شەوقی بۆن خۆشە ڕۆشتووی
هیچی بیر نەکەوتەوە؟ ئاها بەرە وەڵا بیرم کەوتۆ یێمەوە. ڕازاوژیان چۆنی؟ کچێ بە ساقەو بم. یەک هەواڵی ئەوە نەخۆشم پێیە. بڵێتی ئەو کتێبە ڕێک ئەڵی و فەرکە. هەر هاتە ماڵەوە هەستەکەم یەکسەر کاریگەری هەیە. کتێ من هەتا ماوە مەمنونی تۆ من ڕەبی بە ساقەی تۆ بم. سەرە گیان ڕازاوژیان کاتێکی تر پەیوەندی پێواکەمەوە. خواحافیز. وەی گیانی سەرە. ڕۆحەکەم ئەوەی تۆ داوا کرد بۆم هێناوی. بە ساقەی مێردەکەی خۆم بم بەخوا من هەرزوو زانیم تۆ من ئەوە نەخۆشە. چۆن خۆشم ناوی بەخوانی نۆکێکی سەناعی تۆ بە هەموو دنیا نایم. ئەوە چییە؟ جەرجیرە بە قوربان. من وەبزانی چی بۆ لای شەوقی بۆن خۆش و گوڵە بۆیە ناوەم. کچێک گوڵ چییە؟ وازە شەوقێ سوور بێنە گوڵ ئیسفادی نییە دوای 2 ڕۆژ هەڵەوەرێ. ئەمە خۆشەویستی ژن و مرد پتەوەکە پتەوە بۆ ناوسک باشە بۆ ڕێخۆڵەکان باشە بە قوربان. یعنی تۆ هیچ شتێک لەبیر نییە؟ ئەوە نییە بۆم هێناوی؟ ئەو بۆ خۆت. بۆ خۆم ساقە دەبم. بەڕاست مێردەکەتی بینی بوو لای شەوقی بۆن خۆشتم لەوانێ سەر چەپکێ گوڵی زۆر جوانی بۆیە نابێتی. خۆ بەڕاست جەرجیری بۆیە ناوی. ئەوە چییە ڕازاو؟ من لە چه حاڵێکم تۆش خەریکی پێم پێکەنی؟ نانا دڵەکەم پێکەنینی چی؟ ئیشەڵڵا هەتا 12 شەو بەبیریێتەوە کە ئەمڕۆ عیزەواشتانە. کچێ بە ساقەو بم من چیمەوێ تەنها ئەوە نەمەوێ بزانێ ئەمڕۆ چ ڕۆژێکە. تو خوا چه ئاوا خوڕێتەوە؟ ئەرە وەڵڵا ئەمەگە لەزەتی لێ بینم جا چاش دوای ماسی ئەمەگە خۆشە تا ئەتوانی مەڵچێری هەستێنە. هەموو جارێ شەوقی بۆن خۆشەڵێ چاونان ئەبێ بە ڕۆمانسیەتەوە بخورێ. چا خواردنەوە هەیە؟ کرە دەوازی لێ بێنە شەوقی بۆ خۆی وت. باقی گیان ژیانی باقی. ئەوڕۆ چەند شەمەیە؟ ئەمڕۆ سێشەمەیە و دەلاخانەش نییە. من حەقم بەسەر دەلاکەوە چی ئاخر؟ ئەیشێ بەچێ بە ساقەوە بوو. مەبەسمەوەیە ئەزیزم ئەمڕۆ چ ڕۆژێکی مێژوویە؟ ئەها ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە عەبدولکەریم قاسمیان تیا کوشت. چییە سەری گیان ئازارێ هەیە؟ سەری یێشیە؟ خۆزگە. ئەی چیتە بوو بەم بۆ لایەوە مەعاون توبیا؟ ئەها سێری کرد ڵاکەم بزانم پێم بڵێ بزانم دایک و باوکت کەی هاوسەرگیریان کرد؟ تۆخوا ئەمە عەقڵە بەمژنەوە. باوکم چەند ساڵە عەمری خوای کردووە سە من بیری ئەوم هەیە کەیش دایکمی هێناوە نەک بەد. ئەها هاوسەرگیری ئەها ساڵێک دوان سیان چوار. وەڵی بیرم هاتەوە. ساڵێکی ژەبێت تۆ شفتە بۆ من نەکردو چکە خۆ حەزی لێ نییە بۆ منی ناکەی. شفتە بۆ دەکەم بەسەر هەردوو چاوم بۆ دەکەم. بەو خوای وا بزانم عاجز بوو شەڵا بم و تاکفتە. 2 3 4 5 تو خوا ژووری نووسن هی ئەوەیە؟ ئای توخوا ژووری نووسینی پانتۆڵ و کراسە بۆ هەڵناسی خۆ بگۆڕی ئەڵەی بەم جلانەوە لەدایک بووی. گیانەکەم وەڵامێک هەیە هەتا وەری نەگرم ئەو جلانە دانانی. باشە فەرمووچێ بەست و سەری دایکی ئاسانکاریم بۆ بکە. باش سەرەتاکەیت پێڵێم و ئەوی دریشی تۆتەواوێکی دەفەرموو دەی بزانم چێ دێ بۆم باسکە. ڕۆژی هاو بە قورئان زانیم. ڕۆژی هاوپەیمانی کوردستانیە. هاوپەیمانی کوردستانی. بەخوا تۆ من شێتەکە ئەزانم. با منیش بڕۆم یەک ژگەرە بخۆم باشە؟ عزیزانی شەوقیم کاتتان باش. ئافرەت تەنها پێویستی بە خواردن نییە، پێویستی بە جلەی جوان و بە ئاڵتون نییە. جاری وا هەیە لە پێشکەشکردنی
تەنها گوڵێکە ئەو خۆشەویستیە ئەتەقێتەوە جابوویە ئافرەت جیاوازە زۆر ناسکە هەستی بۆیە کتێبەکەشم ناوە بۆ دڵەکەم. ئەوە چییە جلەکانە نەگۆڕیوە هەر ئەی تۆ هیچی بیرکەوتەوە؟ وەڵاوی ڕاستی بێ جگەرەیەکم خوارد و هاتمەوە بەس تۆ چی و هەیە پێم بڵێ و ئەوەنە ئاسانکاریم بۆ بکە. بەسەر چاو ئێستا ئاسانکاریەکی زۆر باشە بۆکەم. ئیدە چییە دەخێرا پێم بڵێ دی؟ تەلاقم بە سرە گیان خوا بۆ سەرەوە ئاگای لێتی بە قەبری باوکە بیرم چۆتەوە کە عیدی زەواجمانە. بۆ قەبری باوکی من ئەی قەبری باوکی خۆچێتی ئەزانشی کێلەکەی شکاوە لە تەعمیرایە. پێم ڕابێری؟ نەبا بەبێ ڕابواردی چی دە تۆ وازەوە بێنە تو ئەو خوایە ئەوە هێنێتۆ لەسەر عیدی زەواج لەسەر عیدی زەواج ئاوا لە من بکەی ها پتۆرەی عیب نییە؟ من لەسەر ئەوە نییە. من پێویستم بە خۆشەویستیە، پێویستم بە ڕۆمانسیەتە، پێویستم بە هەموو شتێکی تۆ هەیە گوڵم بۆ بێنی. کورە گوڵی چی بیرە چۆ تۆ بەساقم ئەو کاتی کە دەستگینانار بووی گوڵم بۆ هێنای ئەم بردی بۆ مەطعام ئەم بردی بۆ کافتریا بیرە چۆ بەساقە بم. من بیرم نەچۆتەوە بەڵام من 15 ساڵیشە بێ گوڵێکی تۆم نەبینیوە. کورە ژنەکە بە قوربانە بم تازە تەمەنی ئێمە هی گوڵ و گوڵزارنی ئێمە لە تەمەنێکین خوانی بڕێخانوو هەیە ماڵێ هەیە حاڵێ هەیە وەرە سەری مجەمیلەکەی ماڵی خۆمان کە 15 کیلۆ بەس قیمەتیە بۆ شفتە. تۆ دەنا مێشکە لە لای خواردنە. ئەی چی بکە مێشکم لای چی بێ خۆشمەوێ خۆش. ئەوە تانی ئێستا شۆک و مریشکێکی چورۆکرا و سەرمەکەی خەریکێ بخۆی. ئێ چی بکەم خۆشمەوێ. سەرنجام بووە لە خۆتەکەی یعنی ڕۆمانسیتەوە هێنە ئاوا ماڵی خۆتێک بێن ڕۆمانسیت نەنانە نە ئاوا بۆ ناگرێتەوە بۆ لای مێردەکە ئەو هەموو شتێک بۆ تۆ ئەک تۆ چ کێشەتە بەس ساقەو بم تۆ مێردەکە و ڕۆمانسیە گوڵە بۆ هێنێ خۆشی ئەوەی بەزەوەی من وانە. آخر پیاوەکەی تۆش پیاوێکی پیاوانەیە ئاقلە لەسەر خۆی بەقسە دەکات. سێریکە عزیزم ئەگەر بۆ ئەوە هاتووی قەناعەت بە من بکەی بێمەوە من نایەمەوە. ئەخە سەرنجیان هەرە بێ بگەڕێتەوە بۆ لای مێردەکە چۆن شتی وا بێت. کەوتم نایەمەوە یعنی نایەمەوە. بەیانی باش بەیانی و گوڵ بەیانی و نێرگس بەیانی و باش هاتوو بۆ کتێبەکە بەس نەڵێ هاتووم بۆ کتێبی بۆ دڵەکەم نەڵی نەماوە ماوە زانیم هاتی بۆ ئەوە گەدار ئەوە ڕاستی زۆر سپاس دەکەم. ئەوە چیەکەی حەقەکەی حاشا حاشا بۆ کچان بە بەلاشە. ئەخر نابێت تۆش پێوەی هیلاک بووی. ئەزانین چۆن کە جەنابەت ئاوایی کتێبم لێکڕی مانوبوون و هیلاکەتی هەمووی پسی و پشتەکەی خوات. بەڕاستی زۆر سپاس دەکەم. زۆر بەخێر بێت. ستەکانە خۆش بێ من ئەبێ بڕۆم. نە بۆ یەک دەقە ڕایی دەکەم یەک دەقە ڕایی دەکەم. زۆر خۆشحاڵ بووم. زۆر سپاس. یاخوا بەخێر بیت. ئەم گوڵەش بوو ئەم گوڵە. بەڕاستی زۆر سپاسی. زۆر خۆشحاڵ بوو. سەرچاوم بەحافیز بێ وا لەگەڵ خواحافیز بێ. کاکە شەوقی ئەم کاتێ باش. سەرچاوم کاکە سەلیمی برام. ئەحواڵ چۆنە دەنگ و باسێ؟ زۆر باشم. لە بەیانێ گوڵ تەوزیعەکەم بەسەر کچانە. ئەم گوڵە جوانەش بۆ تۆ. هەربیەوەی بێ کاکە شەوقی جان من پێی لە ڕێک بڵاماوە بە قوربان. ئەو گوڵە پێشکەش بەخۆ بێ. پێم ناخۆشە کاک سەلیمە و قسانە بکەین چونکە گوڵ قەت نامرێت. نا قوربانمە هوایە بە تاکید وایە. بەڵام من داهۆ لێبڕنەک بەرە هاتم مەرحەبا بکەم. یاخوا بەخێر بێ سەرچاوم خواحافیز بێت. خوا گوناح نییە گوڵ بێ بە نێرە کرد. کاک شەوقی بەخێر بیت. زۆر سپاس قەت باوەڕم ناکراوە تۆ ببینم. زۆر سپاس بەخێر بێ خۆشحاڵ بووم. من زیاتر. زۆر بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس. قەت ناشی هاتووی بۆ کتێبەکەی. نانا من کتێبەکەی تۆم هەمووی خوێندوتەوە. ئەی چۆن و بەلاتەوە؟ بەڕاستی تۆ باشترین نووسەری کتێبەکەی تۆ گەوهرە هەموو پارەی دنیا هێنێ. سپاسی لوتف دەکەم کەم جملی و لا زۆر پەسەند بوو خوا حەزەکە بزانم. ئەوەی کە ئەڵێ دڵدارەکەم تۆ ئەکەم بە ماڵی ئەبەدیت جگە لە تۆ بوونی هیچ گوڵێکی تر ناکەم. ئەڵڵا لەو دێڕەکە جوانە. بڕواکی ئەو شعرە سعاسی شەو نووسیوە بە گریانەوە بەخوا لە ژوێنێکی زۆر حەساسی نووسی.
پێم بڵێ بزانم لەکوێ آخر زانی تۆ شوێنەکە تۆزێ سڕی حەز ناکەم حەزەکەم بەمنی بڵێ ئینکاری ماڵێ بە قوڕ نەگیرە زانی لەکوێ لەکوێ لە WC یا آخر زانی تۆ نیە لە ئەدەبیاتی منە جێ نابێت تخوا ببوورە لە نێوان ڕستەکان تا هەزارەها کلیل هەیە تۆ فێری ئەوەت کردین کە ئێمە چۆن ئەو کلیلە بشکێنین هێشکانە غەدار شکاندم بەڵام لە نێو گەردەلوولێکدا گیرم خواردووە پێم ناخۆشە نابێت ڕەشبین بیت ئەوێ بە جوانی سەیری دنیاکەیت ئەبێ بزانی ئەو کاتی کە خۆر ئاوا بێت دەمە و ئێوارە بەیانیان ئاوا دەوری سەعات شەشونی خۆر هەڵڕێت الله وشەکانت چەند جوانن ئەڵێم ئەتوانی هەنێ وشەی جوانم فێرکەی فێر دەکەم بەزەزانیتون تۆزێککە مشتری و شدیت ئەو کاتانی کە فێر دەکەی بێت تۆزێک ئەهۆم بێت دوکانەکە غەڵەت تێ نەکەی نانا غەڵەت تێناگەم اینجا هاتووم بۆ کتێبەکە ئەی تۆ نەوە خوێنومەتەوە با خوێندومەتەوە بەڵام بۆ هاوڕێکانمە بۆ ئەوانی سوودی لێ ببینن ئەها زۆر زەڕورە چاوە لێە ئەبێ بەلایانی کەمەوە کتێ بەردوو ئافرەت تێ بکەوێت یا هەر هیچ دەبێ هیچ دەبێ ئافرەت دوو کتێبی بەرکەوێت بەڵێ هیچ لە یەک نەگەشتین بۆم داناوی کتێب بەس سیانمان ئەوە شەر باشە بمەرێ فەرموو زۆر سپاس چیەکەی وە چیەکەی ئەی پارێ کتێبەکان ئاخە تۆ نازانی بۆ ئافرەت بە بەلاشە لای من تۆ پیاوێکی چەند جوانی خۆزگە هەموو پیاوەکانی دنیا وەکو تۆ بوون خۆ ئاوە وەسفم مەکە من تەحەموول ناکەم بەخۆ زۆر 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 سپاس دەکەم خوا حەفیز بۆ کوێ بۆ کوێ ئەی ئەڕۆم کتێبەکان هێم بە هاوڕێکانم ئافرەت بێتە لای من و گوڵ نەبات جەریمەیە گوڵی سپی لە ئوستاز شەوقێەوە ئەمە پێ وترێت وەردە بێزە بێزە هێلکەیە وەردە ئەبیڵس گوڵی سپی لە شەوقێەوە زۆر سپاس زۆر بەخێر بیت خوا حەفیز ڕەوانە دەکەم زۆر فەرموو باوکەڕ فەرموو ئوستاز شەوقی بەخێر بێ سەر چاو زۆر سپاس بوو برا بزانام لە نەوەختی شەهاتم نەوەڵ هاوە لە WC بم دووسێ ڕۆژە فەلافل لە خۆم ناوسی خۆم داناوە ئیشەڵا باشە بی ئەمرکە ئوستاز دوو ڕۆژەیەم بۆ دوکانەکە و دوکانەکە و داخراوە بۆ مەشغوڵم خەریکی ڕێکخراوێکی تازەین کتاب بەرە کتاب بێنە ئەندام وەگرە 200 کەس هاتۆ نای خۆی نووسی بۆ ئەندامەتی الله ئەم کێ بە ئەندام لەو ڕێکخراوەتانە تۆ ئەندامی مەفروزە ئەندامی لەو ڕێکخراوەی ئێمەیە ئێمە خەڵک فێ دەکەین چۆن مەحەبە بەکاربێنێت حتا یەکەم ئیشمان چۆنێتی بەکارهێنانی مۆز هین ئەڵێ مۆز یارەبی تۆبە سۆس ئێمە ئەبێ سۆز بڵاوکەین و بەناو کۆمەڵگایە ئەوەی ڕاستی بێ هاتووم بۆ 20 کتابی تر 20 هەفتەی پێشوو 5,000 لێ تەبع کردەوە بەس بەڕاستی چووکە کە خەڵکەکە زۆر ئەیبات دوانم ناواتەوە تێکی دام ناو بۆ برادێکی خۆم بەخوا وعدم ماوەتێ ئەی دڵ مەشکێنی جاگەم بتوام دڵی تۆ بشکێنم یاخوا ئەو دڵە بکە بەسەر چاو بەس بەخوا هەرو دوو کتێبەشمان ناوکو پێم وتیت قەینا بم دوانە شەر ڕازیم ڕازیم چی پارەکەی ئەی تۆ نەوت بۆ ئافرەت بەلاشە غەدار بیرێ ماوە ئەی چۆن یاخوا بەخێر بێت ئەی هەراو بەڕێمەکەی جا من دڵمی ئاوا تۆ بەڕێکم گوڵ بۆ گوڵ یاخوا بەخێر بێت سەر چاوم یاخوا بەخێر بێت خوا حافیزە بێت خوا لەگەڵ خوا حافیزە بێت یاخوا ئای خوایە دیسان داخراوە بەخوا لەوانەیە بۆ ئیشی ڕێکخراوەکە چوو بێ فەقیرە باشە من ئێستا چی بکەم مامە بێ زەحمەت هەتا ئێرەیت فەرمو دادەجان ئەمریکا سڵاوت لێبێ سەڵاو لە جەنابێ زۆر سپاس ئەوە زەحمەت نەبێ کاک شەوقی لەکوێیە کاک شەوقی وەڵڵاهی تۆزێ لەم پێش دیێرە بوو تۆزێ سیحەتی تەواو نەبوو وابزانم ڕۆشتەوە بۆ ماڵەوە خوا نەکایە خوا ئەی ئەڵێم تۆ ماڵەکەیان نازانی ماڵەکەیان بەڵێ ئەزانم ئەی ئەتوانی پێمی بڵێ ئەزانی لەکوێیە سڵاو لێبێ بەڕێزم سەرچاومدا دەگیان بەخێر بێ زۆر سپاس زەحمەت نەبێ ماڵی شەوقی بۆن خۆش کامەیە شەوقی بۆم خۆش بەڵێ ئەوەی تەنیشتمانەوەی ئەوەیە بەڵێ زۆر زۆر سپاس سەرچاو باشە من بۆچی بچم بۆ ماڵی شەوقی بۆم خۆش کورە دەبا بڕۆم
بەختی خۆم تاقیکەمەوە ئەو پیاوێکی زۆر باش و ڕۆمانسیە. ولا هاتوا ساور بو من ليني ها كير شوقي شرم ناكل اخوك كاكا عيبه بوتي واكي انا ما بتوقع بس رجلي خوما شو رقمني حقني بس رجلي خوما ليه يا باشا شنو خوته بيبي تشوسيني توا والله تو علاقه نوصل انا بعد اي بكره اي ازاري هبو انا والله دبنا بابي بلم روجك داتي زور بشيمانه بيتوا ابيك هالك باجلو بشكيني ولا دبرت وقت بس او من رويشتو برجني خوما لي كو علاقه وشي ام عالم بو سيلها مەسایتر بەس لەبەرەوەی ساوەری بۆ لێناوی بۆ ئاگەی لەو کچەم آخر معقولة ئێمە وەڵێ ساوەرمان هەیە چۆن نایکوژم 25 ساڵە کچیمە خزمەتی تۆ ئەکات گوڵابەی بۆ کچی خەڵکی بۆ گوڵدانی بۆ کچەکەی من آخر کچی تۆ شایانی گوڵ نییە کچی تۆ شایانی گوڵ نییە کچی من شایانی گوڵ نییە شایانی و نێدەوە کچی خۆم بەبەمەوە بیبەرەوە نەوێت منیش منیش کچەکەی خۆم دەبڕە بیبەرەوە وەڵڵا هەر نەموێت ساوەر بۆ من لێنەیە حیف تەنیام سەرجیان پیرەکەم تەنیایی زۆر ناخۆشە سەرجیان چییە مۆلی دەوازمان لێ نایەنێ ئەرێ حەو ڕۆژە پارەمانە ئەم تەقە لە چییە بیشکێنە دەی چای جەنابە خۆ دەرخە ئێدە خۆ دەرخە بۆ لەو دەرگایە کێ تۆ گیان باقی گیان پێم ناڵێ وەرە ژوورەوە یەخوا بەخێر بی تۆ خۆس خاوەن ماڵی یاخوا بەخێر بی یعنی ئێستش ماڵی منە هەرە وەڵڵا هەمووی هی تۆیە بە منیشەوە بەساقم ئەزانی چەند غەریبی مەکردی خەریک بوو سوێمەوە بۆ سەرە گیان باقی گیان من زۆر داوای لێبوردنەکەم کرە بوراوی بەساقە بم یەک دنیا گوڵم بۆ هێناوی بۆسە منیش گوڵم بۆ هێناوی هەردی کوڕ ئەوە دەبا بڕن بۆ ناو گوڵستان گوڵەکەم بڕدی دەبڕ جوانترین چاپ بۆ شوخ و شەنگترین هاوسەری خۆم ئەخ دەبووە من ڕوومۆچی دەتوزێ پێ بکەنە نەختە زەردەکەنە ئاواهی بووە عاجزی توخوا ئەوە مۆبایلە ئێستا مۆدی ئەو مۆبایلمەوە تو ئەمە و یاوە بە من حەقیقەتێک هەیە حەزەکەم بزانیت چاوەڕاستەکەم من ژنە کۆنەکەم بۆیە تەڵاقا لەبەر خاتری سناپیە کرد ئەگەر لە ماڵ و مناڵ نەما بوو ڕۆژی 200 سناپیە کرد ئەمە خەریکی فەیسبوک بوو خەریکی ئەو بوو تەسەورەکەی کوڕەکەم 14 ساڵ بوو فێری جگەرە کێشان و نێرگەلە بوو کچەکەم 7 ساڵ بوو خوا با قسە نەکەم با هەر لە دڵی خۆما بێت آخر بەس ساقۆ بم خۆ من خراپ بەکاری ناهێنم جا بۆ من و تۆ یەک شتیکە نەکەین فێری یەک یاری دەکەم کووردەواری دەرەجە یەک تاوڵە من حەزم بەوانە نییە تۆ تەنانەت ناڵی سێری تەلەڤیزیۆنیش بکەم ئێستا هەڵقەکەم دەست پێکات دەبێ لە سیرکەم باسی تەلەڤیزیۆن نەکەی بۆ من خەتەرترین شر لە دنیا تەلەڤیزیۆنە سەیری شتێکی لە پڕێکا شریتێکی ئیخباری ڕوە ئەوە لە فڵان شوێن فڵان کەس فڵان کەسی کوشت خوێن ڕشتن تەقینەوە نازانم چی کوڕ باوکی کوشت باوک نازانم کچەکەی کوشت واز لەوانە بێنە من مێشکم تێگەچێ بەو شتانە دوای تۆ تازە حەملیت ئەو خەبەرانە بخوێنیت بە قورئان بۆ بەبەکەمان خراپە بەس ساقەوم تەنها سێری دراماکەمەکەم توخوا ئێستا دەست پێکا بێڵە سیرکەم ئەخ دڵی تۆم پێ ناشێت مەرجم هەیە منیش ئەدی کەسەی حەڵقی و کرد دانیشی بەدیا تەلەڤیزیۆنەکەوە هەر شریتێکی ئیخباری ڕۆی چاوەنوقێن باشە بەسەرچە ئاکەم دەهانی
ئەو چێ پشتە خوێنی نەوەڵە کۆنتترۆلەکەی لێرە کۆنتترۆل چێکا لێ من چەند ڕۆژە بە دوایە گەڕێم یەک دقیق کۆنتترۆلەکە ئاوا ئیش ناکە ئەو پیلەشی تێکە چکە پیلەکەشیم دەرکردە بوو احتیاط چاکەشی نەخوارد یەڵە چا خراپە بۆ مناڵ باشە ئێستا واسی تەلەڤیزیۆنی کرد و شریتێکی ئیخبایی ڕۆشت و خەبەرێکی ناخۆشی خوێنەوە تەسیری هەیە بۆ مناڵەکەم هیچم نەکردووە وەشە حەڵقەکە بێدەن ئەو باسی چێکە دەبم باسکە 360 ئەڵلقەیە من چی بۆ تۆ باسکەم آخر 360 کە تۆ جوان دانیشە مستاعبە بەبەکەمان عەزێتی نەبێت هەدی و بدی ئەزێتی نابێت چی ئەوەنە باسیەکەی هەواڵی بەپەلا باوکێ و کوڕەکەی کوا تیپەکە بسم الله ئەو پیاوە تێک چووە بەخوا دڵم ئیسراحەتی کە اینجا بە ئیسراحەتی خۆ سەیری سەیری چی بکەم تۆ نیوەی شاشەکە و گرتووە نانە لە منەیەوە دیارە ئەرێ دەبەسە کاکە لە تەلەڤیزیۆن بووینە بۆ مۆبایلەکە سمێنێرن ئەوە سەیرم نەکرد ئەوە هەر کوژان و بە هەر ئیش نەکە هەر نامێت بەخوا ڕۆژێ تۆ شێتە بی ئەو بووە لە خۆتەکەی ئەلو ئەرێ ئاکاکە هەواڵە بە پەلەکەم بیستووە تو شەرەفت شەکرە خواردنەوە بووتە ئایسە پێدەوتم هەر خەبەری ناخۆشم پێ دایکە دەیدێکە جایکیش دەیکەیتەوە با حافیزە نەبێت وەڵڵ بۆ شکان دەحساب شکانومە هەر ئیژەکە ئەرێ بۆ واکەی مێشکی سەرێ بردم بیا لە سێری وەڵقەیە بکەم سەیری کە من بیاخەمم سەیری کە هەواڵێکی بەپەلا فشە بۆ کیەکەی تیپم لێ شوێنی هەواڵی بەپەلە ئەوە تا لەسەرەوە یابێتی برایەک خوشکەکەی خۆی ئێستا خەمە منەما بە ئیسراحەتی خۆ سەیریکە یە سێری چی بکەم خۆ تۆ شاشەکە و داپۆشی نانەدانە پۆشرا ئەو نەیماوە ئەو پێوترێ بیگ کلۆس ئەوە پێڵێن بیشێت بەخوا تاونیت دەرگایە ئەچمە بازار خەمم نییە ئیسراحەتی خۆسی هەواڵی بەپەلە نەما لەبەر خاتی بەبەکەمانە هاتم کێوە کەسیش نییە هەوەی نێ من کا هەمە ڕەشی چۆنی ڕحمان توی لە چیای فەرموو شکر باشی سەرچاو ماڵ و مناڵ باشن باشم. وەڵا ئەوەی ڕاستی بێوتم شتێکی بەپەلە هەیە با پێو بڵێم کامە ئەوە نیە لە تەلەڤیزۆن نووسراوە بەپەلاڵێ هەتیوێک خوشکەکەی خۆی کوشا بەسە بەسە بابە بەسە ئەوە چێ هەواڵ ناخۆشانە بۆ مینیتە بەردەرگا ئێوتم لە تەلەڤیزۆن نووسراوتم با پێو بڵێم بابە شوێنی بەپەلەکەی تیپم لێیاوە من تۆ بۆ مینیتە بەردەی ماڵی خۆم تیپی فوتبۆڵێن دەبڕە ئەمرن نەمێنێ هەواڵە خۆشانە بۆ مێنێ کۆرە مەمنونیش نەبیتر پێ ناڵێم زۆر جوانی قژەن دۆمی کۆر دەبڕە ئەمرن نەمێنێ مەرحەبایشم نەکەێنم دەقێەوە ناکێ قیر و سیامەی کە تۆش قژی خۆ جوانە نازانم چی واللهی زەلام شێ ئاخر خوای جارە هەموو کەرە چێ دروستیەکەیت چی بوو کەر بوو لە دەرگایە هەزابی تۆش کەر لە دەرگایە وەڵا لەگەڵ کەریشابی گۆڕیتەوە زەرەرتە ئەو ڕەحمانی دراوسێمان بۆ تەق لە دەرگایە تۆ بخوایە چی بێ تما کاو ڕەحمان وەڵا هەواڵە بەپەلەکە و بیستوتم کامە هەواڵ وتی ئەوەی کە براکە خوشکەکەی خۆی کوشت کورەوتم دەبڕۆ نەعلە لە شیرە ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە تۆی کردو بە دراوسێ من هەدەرم کردم جارێکە مەرحەبایم نەکەی کوڕی بەخوا شێتی شەبی بەس لە شێتم کەم بوو دەبەزەوە لە قسە بکە با سێری ئەڵقەکەم بکەم سەیری کە من خەمم نییە سەر و خوارم بۆ گرتووی ئەوە چێ نەکەی چاڵقێ نەخوێن تۆ سەی نەکەی سەی نەکەی
واش اینجا بە ئیسراحەتی خۆ سەیرکە یەک دەنگ خەمم نەما من سێری چی بکەم تۆ هەمووی و داپۆشی ئەخدا ئەم جارە سیر مەکەی جۆ بگرە ئاسی چەند خۆشە گوێ لە حەڵقەکەشە و چاویشە عەزێتی ناکە لەبەر خاتی بەبەکەمان یەخۆ ڕادیۆ نییە ئەوە تەلەڤیزیۆنە تۆ بۆ واکەی ئاژنەکە سێ و هادیە چەند خۆشە گوێگری حەڵقەکەش بەخۆ حەڵقەیەکی خۆش لە باشە بێدەنگ بە باجۆم لێ بێژنە هەرێستا سەرنجتان ڕادەکێشین بۆم هەواڵە لە یەکێک لە ئاگەڕەکەکان هاوار شێت بووم هەواڵی ناخۆی خەبەری بەفەلا هەرێمە چی بوو لەپاش یەک کاتژمێر پۆلیسی نێشتنی تاوان تۆمەتبارەکە دەگرن ئێستا پەڕاوی لێکۆڵی چی وامەکرا کورە من ئەمە شێتی